هێشتا ئامارەکەبی سەر کاغەزی ڕێکەوتنەکەی هەرێم و بەغدا لەسەر بودجە وشک نەبۆتەوە. پەرلەمانتاران و چاودێرانی سیاسی ئەوەیان ئاشکرا کردووە ڕێکەوتنەکە زیاتر سیاسیە لە نێوان پارتی و سەدریەکان. نە بەغدا پارە بۆ هەرێم دەنێرێت و نا هەرێمیش نەوت ڕادەست دەکات. چاودێران پێیان وایە هادوچۆی ئەم چەند مانگەی وەفدەکانی هەرێم تەنیا دەست بەتاڵی لێ بەرهەم هاتووە. هیچ گرنتێک نییە هیچ ڕاپارەیە بۆ هەرێم بێت چکە دەبوو هەرێمی کوردستان ڕێکەوتنی نەوتی لەگەڵ حکوومەتی عێراقا بکرا. هیچ ڕێکەوتنیەکی نەوتی نەکراوە. ئەوەی ئەمێنێتەوە ئەقیامە بەهای 250,000 بەرمیلە لەگەڵ لە 150 داهاتەکەی و ئەوانیش ئەو نزبەی کە هەیە نزیکەی 12.6ەکە و ئەوەش مەرج نییە وەک خۆی جێبەجێکرێت چکە ئەوان ئەڵێن ئینفاقی فعلی. بۆیە بە لێکدانەوەی ئێمە دۆخکەوا بڕوا هیچ بڕەپارێک بۆ هەرێم نایە. ئەم ڕێکەوتنەی کە چەندین مانگە و دەیان جار وەفد ئەڕوا و دێ و لە نەتیجە هیچ بە هیچ دەرەچێتە ئەم هیچ نادا بە بەخا بەغاش هیچ نادا بەمان ئەمان سەر بەخۆ نەوتی خۆیان نەفرۆشتن و بەم فۆرمە بەڕێوەبردنی ئێستا لێبڕین و نیموچش بەردەوامە بێت. ئەوەی لە نێوان هەرێم و بەغدا کراوە ڕێکەوتنێکە زیاتر ئامانجی هەرێم لێی دۆزینەوەی دەرچەیەکی یاساییە تا بتوانێت سەربەخۆ نەوتەکە بفرۆشێت و بەغدا نەتوانێت سکاڵای یاسایی تۆمار بکات. بۆ پێی ساڵی 2014 وەزارەتی نەوتی عێراق سکاڵایەکی یاسایی لەسەر وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم تۆمار کردووە. هەروەک ساڵی 2012 سکاڵایەکی یاسایی لە دادگای پاریس لەسەر تورکیا تۆمار کرا. ئێستاش ئەگەر هەرێم لە نێو پرۆژە یاسای بودجەی 2021 ئەو بڕگەیی بۆ جێگیر بکرێت چی دیکە دام و دەستگایەکی سەر بە حکوومەتی بەغدا ناتوانن سکاڵای یاسایی لەسەر هەرێم تۆمار بکەن. هۆکاری ئەوەی کە ئێمە گرتمان لەسەر یاسای با بڵێن مەشروعی موازنەی 2021 هەیە ئەوەیە کە گەرنتی دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ناکات، بەڵکو ڕێگەیەکی یاسایە دۆزێتەوە بۆی بەردەوامی هەبێت لە تاڵانکردنی نەوتی هەرێمی کوردستانە و گەرنتی هەڵوەشاردنەوەی ڕوبع موچە و پاشەکەوتی موچە ناکات. ئەمەی ئێستا پارتی یەکێتیی کرد لە ڕاستیە هیچ بەرژەوەندیەکی هاوڵاتیان هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی تیانە جگە لە بەرژەوەندی کۆمپانیەکانی خۆیان واضح و ڕوونە و بۆیە بە مەرجەکانی عراقیش ڕازی بوون تەنها لەبەرەوەی لایانی عراقیەکانیش لە ئێستا لەبەردەم هەڵبژاردنان یانە هیچ پارێک بۆ هەرێم نەنێرن و لە ئێستاشا پارتی و یەکێتی ئەیانەوێت ڕێکەوتنیان بکرێت لەگەڵ حکوومەتی عراقی لە ئێستا کە تاوەکو گەرنتی ئەوە یاسایی گەرنتیەکی یاسایی بۆ بەتاڵانبردنی نەوت بدۆزنەوە و ئەوان بەردەوام بن لەم سیاسەتی ئێستای خۆیان. بە بڕوای چاودێران ئامانجی هەرێم لەم ڕێکەوتنە لەگەڵ سەدریەکان ئەوەیە بەردەوام بێت لە فرۆشتنی نەوت بە شێوازی سربەخۆ و ڕادەزنەکردنی بە بەغدا. بەم جۆرەش مەترسی دەکرێت لێبڕینی موچە و پێدانی نیوە موچە بە فەرمانبەران بەردەوام بێت و فەرمانبەران لەو تروسکەیەش بێهیوا بن کە لە ڕێکەوتنەکەی بەغدا بەدیان دەکرد. بۆ پێی هەرێم هیچ داهات و بڕەنەوتێک ناداتە بەغدا. بەغداش هیچ بڕەپارەیەک بۆ هەرێم نانێرێت. ئەوە دەردەخات وەفدەیەک لە دوایەکەکانی هەرێم لە بەغدا ئامانجیان تەنیا پاراستنی بەژەوەندیەکانی حیزب بووە. هیچ بوژانەوە گەشەیەکی ئابووریش چاوەڕوانی هەرێم و خەڵکەکەی ناکات. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.